چینە لای تەوەریەکەممان ئامادەکاری قوتابخانەکان و مامۆستایان ناوەندەکانی پەروەردە و فێرکردن بۆ وەرزی نوێی خوێندن کە بە پێی بڕیاری وەزارەتی پەروەردە بێگومان لە سیانزەی ئەم مانگە سیانزە ئەیلول بڕیارە دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیانە بکرێتەوە و وەرزێکی نوێی خوێندن کە پێوترێ وەرزی خوێندنی ساڵی 2023-24 دەست پێ بکات. بەڵام بێگومان بەهۆی دواکەوتنی موچەی مامۆستایان و فەرمانبەران پێچێت ئەم دەستپێکی کردنەوەیە گرفتی بۆ دروست بوو. ئێمە سەر ئەم تەوەرەیە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ڕەئوف ئالانیمان کردو. مامۆستا بەخێر بیت. بالەوە دەست پێ بکەین. وەزارەتی پەروەردە دەمێکە بڕیاری داوە کە سیانزەی ئەم مانگە سیانزەی ئەیلول بە فەرمی یەکەم ڕۆژی دەستپێکی دەوامی قوتابخانەکانە. هیچ ئامادەکاریەک لەلایەن مامۆستایان و پەروەردە و ناوەندەکانی خوێندن کراوە بۆ ئەم ڕۆژە و پێشوازی لە وەرزی نوێی خوێندن و قوتابیان؟ بەڵێ سوپاسان دەکەم سەرەتا بەناوی خۆی گەورە هیوام سەرکەوتنتانە ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵەکەتان هەیە. وەک پێویست ئەوەی کە جەنابەت باسێ کرد ئەکرێت هەموو ساڵێک ڕۆژێک دیاری ئەکرێت بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن. وە چەند ساڵەکە لە 15 دەست پێ ئەکات. ئەم ساڵش سیانزەی نوێیە، بەڵام لەم دۆخەیە کە مامۆستایان و کۆمەڵگای کوردی و هەموو بارودۆخە سەخت و ناهەموارەکانی گرتوتەوە و دیارە پەروەردەشی گرتوتەوە. بەڵام ئێمە ئەکرێ ئەم باسی ئێمە بکەین بە دوو بەش. بەشێک لە ناڕەزایەتی ئەوەی دوێنێ ڕاگەاندرا هەندێک لە مامۆستاکان و یەکێتی مامۆستایانیش کە هەر سەر بەدەسەڵاتن خۆیان شتێکیان ڕاگەیان و ئەوانەیش و وەزیریش قسەی لەسەر ئەمە کردووە. بە دەر لەمە بەشی یەکەممان کردنەوەی دەرگای قوتابخانەکانە کە پێویستە چی بکرێت. ئێمە ڕاستە دەسەڵاتێکی ستەمکار دەسەڵاتێکی زاڵم و ئەوەمان هەیە کە غەدر لە مامۆستایان لە توێژی مامۆستایانەکە غەدر لە کۆمەڵگای کوردیەکات، بەڵام لەگەڵ ئەوانەشان ناکرێت ئێمە نەوەکان و مناڵەکان فەرامۆشکێن و بیان خێنە پەراوێزەوە. بۆیە ئەکرێ بەرنامە و پلانی زانستی و پەروەردەیی هەبێ بۆ شێوازی پێشوازیکردن لە ساڵی نوێی خوێندن. ئەویش چۆن لەگەڵ داوا ڕەواکانە هەندێک ئیشکراوە هەرچەنە کەم و کورتی زۆرە لە بینای خوێندن، لە پرۆگرامی خوێندن، لە شێوازی وانەوتنەوەکان، لە ینی زۆر شت هەیە کە لێرە ئەتوانین بڵێن بە چەند سەعاتێ باسیکەین کۆتایی نایە بەڕاستی. بەڵام ئەوەی زۆر گرنگە قوتابخانەکان کاتێک ئەکرێنەوە بەڵکو چارەسەری کێشە دارایەکان بکرێت و موچەی مامۆستایان بدرێ ئەو کاتە پێشوازێکی باش لە مناڵان و لە ساڵی نوێ بکرێ. ئەویش چۆن بکرێ بەوەی کە بەڕاستی ئەبێ مامۆستایان بە دڵێکی نەرم و گەرم و ئارامەوە بە هەست و سۆزێکی جوان و پڕ لە خۆشەویستی و پێشوازی لە مناڵان بکەن. ئەبێ ئەو ترس و لەرز و وەهم و هینەی کە هەیە لەسەر شانی مناڵ لەسەر چاوی مناڵ لای بەرین، وا نەزانین کە مناڵ ئەچێتە دنیایەکی ترەوە نامۆیە پێی، ئەبێ ئەو نامۆیە ڕاستە نامۆیە خۆی. یەکەم ساڵ بە تایبەت ئەوانەی کە تازە ئاچنە قوتابخانە یەکەم جارە ئاشنا ئەبن بە شوێنێکی تر، بە بیئەیەکی تر، ژینگەیەکی تر. بەڵام ئەکرێتەوە کارکتەرێکی باش و موئەهەلبی بۆ ئەوەی ئەو ژینگەی بە جوانی پێ بناسیێنی. ئەویش بە چێ ئەکرێ؟ بە مامۆستا ئەکرێ. چونکە مامۆستا ئەکرێت توند بێ کە بە دەقیقەی یەکەم ئەو ساتەی کە مناڵەکە ئەبینێ وا لە مناڵەکە بکات بێتاقەت بێ و ڕاکە لە مەکتەبوونەیەتەوە و ئەشتوانە و ئامێزی بۆ بگرێتەوە بە گوڵ پێشوازی لێ بکات کە بچێتە ماڵەوە بڵێ دایکە حەزەکەم بانی بچمە بۆ قوتابخانە. لەبەرەوە ئەم دوو جیاوازیە ئەوەیە ئایا ئێمە کەسی یەکەمە بین کە تون و تیژە بین و وا لە مناڵەکە ئەکەین هەراسانێکین و بێزار بێ لە قوتابخانە، یان دووەمە بین کە بەداخەوە ئێسایەکەم زاڵ بوو چەند ساڵە پێشێستا، یان دووەمە بین کە ئامێزی خۆشەویستی بۆ ئەگرینەوە و قوتابخانە و خوێندنگەی دەستپێکی یەکەم کاتێ قوتابی و مامۆستا بەریەکەکەون زۆر گرنگە. کاکدانا گرنگترین خاڵی وەرچەرخان لێەوە دەست پێ ئەکات. چونکە ئەو کەسێک ئەڵێ بۆ نمونە قسەیەکەی ئەڵێ بانی یەکەم کەس کێت بینی چۆن قسەت کرد چۆنی بەرکەوتی ئەو ڕۆژە دو ئاچێتە سەر. من تەسەورەکەم بۆ مناڵ ئەو ساڵی وا بچێتە سەر
لەبەرەوە ئەکرێ مامۆستایان زۆر بە نەرمونیانی پێشوازێکی گەرم بە گوڵ پێشوازیان لێ بکەن. یعنی ئەو نەریتە وازە بێنن کە ئەمانە مناڵن. من زۆر جا باسیەوەم کردە جۆن دیوی یەکێکە لە فەیلسوفە پەروەردەیەکان ئەڵێ با ئەوە مناڵە بەڵام ئینسانە، لە ئایندە سەرکردەیە، لە ئایندە پێشەوەیە، لە ئایندە هەموو شتێکە. لەبەرەوە بێت تۆ سەیری ئایندەی ئەو مناڵە بکەیت کە لە ئایندە چییە بەو چاوە سەیریکە. مرۆڤێکی بچکۆلەیە بەڵام گەورەیە، ئایندەی گەورەیە. بۆیە ڕێزگرتن و خۆشەویستی ئەو دنیای بۆ ئەکاتەوە، ئەو ئارامەی پێ ئەبەخشێ، ئەو خۆرەی بۆ هێنێتە ناو کڵاو ڕۆژنەی ژیانی کە ئیتر بە ڕوئایەک و دنیابینیەکی گەشتبینیانەوە سێری دنیا بکات. یعنی ئەمجا بە تەنیا کاکدانە هەر مامۆستا نییە، ئەمە مامۆستا لەسەرێت ئێمە بکە، ئەی دایکچی لەسرە، باوکچی لەسرە. لەسەر ئەمانش بە هەمان شێوەیە ڕێگایەکی بۆ خۆشکەن، بۆی ئاسانکەن، لەگەڵ یا بێن ئاگان لێ بێ چاودێری بکەن و بەشتی خۆش و چیرۆک ئامێز بکرێتەوە لەگەڵیان. چونکە هەمیشە ئەو چیرۆکانەی کە لە ناخی مناڵە ئەجێردرێنەوە و وێک ئەچێندرێن لەگەڵ ژیانە بۆ ئەبەد بیر ناچنەوە. هەمومان بینی ومانەیە چیرۆکانی ژیانی خۆمان چیمان بینیوە، چیمان بەسەر هاتووە، چی مامۆستا چیوە باس کردوین، هەمیشە لەگەڵمانە گەورا بێ و چیرۆکانە. بۆیە دایک و باوک زۆر لە سەریانە بە نەرمونیانی نەڵێن وەکو جاران ئێمە بینیومانە کاڵێ ئیتر قوتابخانە ئاکرێتەوە لە کۆڵێ مابنەوە. ئەوە سەرەتایەکی ناخۆش بۆ پەروەردە دەست پێکات، بۆ مناڵەکە دەست پێکات، چونکە سەری لە تێگەچێت دایک و باوکی دووری ئەخەنەوە لە خۆی لە کۆڵ خوان یەکەنەوە. مامۆساژەوەی کە وتمان ئەگەر لە جۆری یەکەم بێ پێشوازێکی خراپی لێ کرد ئەو مناڵە ئیتر ئینسانێکی نامۆ دەرەچێت، ئینسانێکی توند و تووڕە دەرەچێت، ئینسانێک دەرەچێت بێتاقەت و شەرم و شەرمەزاری ئیگرێت. ئەمانە بۆ ئەوەی ئەمە لە کۆڵ ئەمە بینەوە نەهێڵین تووشی ئەمە بێ پێویستە زۆر بە نەرمی مامەڵی لەگەڵا بکەین، وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵا بکەین. باش مامۆستای ئێستا پرسیارە کات کە من چۆن ئەتوانم بەم دەروونەوە هەنی پێشوازی لە مناڵکەم کە بۆ منە گیرفانم خاڵی بێ، خەمی پارەی مۆلیدە و کارەبا و ئەم بابەتانم بێ، چۆن ئەتوانم ئەم پێشوازی گەرمە لە منداڵە بکەم، یان ئەو ئەرکێکە لەسەر شانمەوەکو پێویست بیگەێنم، یان دەکرێت مامۆستا چۆنم هاوسەنگی ڕابگرێت. دادەجان قسەکە و لە ساسە تەواوە هەندێک فاکتەر هەیە لە دەرەوەی خۆت تەسیل لە ناو خۆ دەکات. ئەو کۆمەلگای ئێمە وابەستەی دەسەڵاتێکی ستەمکارە، بێخەم و بێهۆشە، بێ ئاگایە لە هەموو ئەوانەی کە پێویستن بۆ کۆمەلگا بکرێ، بە تایبەت بۆ پەروەردە. لەبەر ئەوە کاریگەری خۆی ئەبێت لەسەر مناڵ، لەسەر مامۆستا، لەسەر هەمووی. بەڵام لەسەر هەموو ئەم شتانە بەدەر لە هەموو ئەمانە پێویستە مامۆستا وشارتر بێت. ئەوەی کە گۆران ئەڵێ ئەگەر دوێنێ مامۆستاکان سوڵتانێکیان پێ ئەگەیان ئەمڕۆ ئەبێ مامۆستای کورد دانیشێ بە ڕاوێژی ورد ڕێگای پێگەیاندن دانێ بۆ ملیێنان نەک سوڵتانێ. ئەمانە خەمن کاریگەریان هەیە لەسەر دەرونی مامۆستا، بەڵام لەگەڵ ئەوانە شاخەمێکی گەورەتر هەیە، ئایندەی نیشتیمان و نەتەوە و ئەو مناڵانە چی لێ بکەین. ڕاستە مامۆستا زۆر قوربانیاوە، ڕاستە ئەم دەسەڵاتە زۆر بێخەمە، بێباکە، بێمنەتە، بەڵام خۆ ناکرێ ئێمە ژیانی خۆمان ڕاستە حەقی خۆشێتی بایکۆت بکات، فشار بکات، چونکە یەکێک لە زاناکانی براد نووسەرێک ئەڵێ فرێدریک دۆکلاس ئەڵێ ئەگەر دەسەڵات فشاری نەخیتە سەر، داواکانی نەخیتە بەردەست، زۆر لی نەسێنی نایدا، وەک هەمیشە بیری لێ نەکردێتەوە، بیری لێ ناکاتەوە. ئەبێ مامۆستا فشار کات، بایکۆت کات، بەڵام بەتەنێش بە مامۆستا ناکرێت، بە ئەوەش بزانین پێویستە چین و توێژەکانی تر، فەرمانبەرانی تر نەخەون و بڵێ ئێمە لە هەفتەیەکە ڕۆژێ داوامەکەین یان دوو ڕۆژ داوامەکەین، ئەو موچەی کە وەریەگرین کیفایەتە بەشی ئەوواکە ئەگەر نێو موچەیەکیش بێت. پێویستە هەماهەنگێکی کۆمەڵایەتی هاوکار و پشتیوانێکی یەکتر بکەن لەم پرۆژە. هەرنا ڕۆڵەکانیان لە بەردەم مامۆستاکانە بەڕاستی هەرنا ئەوەی جەناب دەفەرمی، هەرنا مناڵەکانی هەموو خەڵک ئەچێتەوە مەکتەب، یانی چۆن پشتگیری لە مامۆستا ناکەی؟ خۆ مامۆستا دوایەوە نەهاتووە کۆمەلگا بڕوخێنێ وێرانی کە ئەوەی کە پێ وترێم ئەزمونە سەقەتە 22 ساڵە هەر نەمانی باشتر وەک لەوەی کە هەیە. جامە زۆر شت هەیە کە ئەمانەوە قسەی لەسەر بکەین. پێم سەیرانی دوێنێ بەڕێز وەزیر ئەڵێ موچە لای ئێمە نییە، لای بەغایە. باشە من پرسیارێ لە بەڕێز وەزیر و لە هەموو حکوومەتەکە یەکەم حکوومەتی هەرم لە سەرۆک وەزیرانەوە دەموچان بە لێبڕین بڕیوە،
12 موچان هەر خواردووە نایانداوە 34 موچان پاشەکەوت کردووە ئەی ئەمانە شێ کردوێتی بەعس کردوێتی ئەمە ئابووری سربەخۆ کردوێتی ئەمە نەبوونی پلانێکی زانستی ئابووری کردوێتی کە نەیانتوانی وەکو پێویست ئاور لە ژیانی خەڵک بنەوە لەبەر خۆیان من ئێستا لەگەڵ ئەو برادرانشە باسم کرد کە پێشەوەی بم بۆ ڕادوێ لە ناو ئۆتۆمبیلەکەمە ڕادوەیەکەیتەوە ئەوەنە ڕیکلامی شوقە و ڤێلان بینیوە بێتاقەت بووم ئەو شوقە و ڤێلانە کۆمەلگای کوردی دابڕن لە یەکتر قوتابخانەی تایبەتیان بۆکەنەوە سکوێریتیان بۆکەنەوە ئەبێ بە هەوێ بچێ ژوورەوە بۆ کوێچی بۆ چێتی دایک و باوشیان لێک کردووە خوێندنی ئاهلیان هێناوە چیەکە مناڵەکان بە ئینگلیزی حەزیان لێ قسە بکەن فێریانەکەن دایکەکە ئینگلیزی نازانێت دایک و مناڵ لە یەک دابڕن کۆمەلگە لە یەک دابڕێ وای لێت ئەوەی کە تۆزێ سیلێ ڕەحم و جاران پیانەوە سیلێ ڕەحم و خۆشەویستی و پەیوەندی کۆمەڵایەتی بوو ئەم دەسەڵاتە هیچی نایاڵێ سەیری ئەو شارە بکەن بزانن لە کوێوە گردۆڵکەیەکەیە نەچوو بنە ژێر زەویەوە و نەیکەن بە ڤێلا و بە ئاسمانیانە بن بۆچیەکەن ئەمە دەسەڵاتێکە بەس خەمی گیرفانی خۆیەتی و خەمی ڤێلاکانی خۆیەتی لەبەرەوە مامەسایان مافی خۆیانە بچنە سەرجادە ناڕەزای دەربڕن و بایکۆتی دەوام بکەن ئەبێ خەم بخواگەر تۆ حکوومەتی ئەبێ خەمی بخۆی ئەگەر حکوومەتی ژنی بڕۆ ئاژبەتاڵی لێ بکەوازی لێ بێنێت باشەمە مصڕفە چەند ینی تەورەکەی ئێمە لەسەر ئامادەکاریەکانە بەڵام بە ناشکری نەبێ و بەداخەوە کە ئەمە ڕەبتی فەرمانبەران ئاوایە ناچار باسیەوەش بکەین بەڵام بینەوە سەر ئەسلی تەورەکەی خۆمان ئامادەکاریەکان لە ناوەندەکانی خوێندنا وەک پێویست کراوە ینی هەر لە تەنکی سەربانەوە لەسەری سەرەوە حتا وەکو بەردرگا ژینگی قوتابخانە مؤهل کراوە بۆ قوتابیان کە بتوانن لەو ژینگەیە ئەو چەند سەعاتی لەوێن بخوێنن چ لە هۆڵی خوێندنە بێ چ لە ژووری مامۆستایان بێ چ لە گۆڕەپانەکە بێ یعنی هەموو ئەو ئامادەکاریانە بە شێوازێکی دروست کراون خۆی کاکدانا ئامادەکاریەکان بە گوێرەی پێویست ئەکرێ ئەوەی لە بەردەستایە تۆ ئەچیتە بازار گیرفانە چەندی تا بێ ئەتوانی ئەوە نەشت بکڕی ئەوەی ئێستا لە بینای قوتابخانەیە هەیە لە منهەجی خوێندنە هەیە لەو شێوە سیستەمی هەیکەلی ئیداری پەروەردەیە هەیە هەر ئەوە هەیە لەو ئەرزە هەر ئەو تۆزە هەڵەسێڵێ بەقەدەر خۆی وەکو پێویست لەوایە کراوە ئەجینا وەکو پەروەردەیەکی هاوچەرخ و مۆدێرن نەخێ هیچ پێویست بیناکان تەلەبە بۆچی کاکدانا ئەڵێ ئێمە بەربووین بەربوون چییە خۆ ئینسان لە سجن بەرەبێت کاچی بۆ سجن یەکێک چەند سا سجنە بێڵەوە من ئازاد بووم بەربووم لە سجن هەموو قوتابیەک لە کۆمەلگای کوردیە ئەم وشەیە زۆر بەکارێنێ ئێمەش کاتی خۆی بەکارمان هێناوە من ئێستا شەرمەکەم کە مامۆستام لە ناوەندێکی خوێندنم ئەچم قوتابخانە بینای خوێندنگەکە نەک ئەوەی من هەموو ئەوان سێمانی هەمویان زیندانن بۆ خۆیان نە حەوشەیە سیاجی نە شوێنی یاریە نە شوێنی پۆلە نە کورسیە نە تەوالەتی ڕێزم بۆ جەنابتان هەیە بۆ مناڵ شوێنی هەیە قادرمە مناڵ ناتوانێت بۆ هەموو قادرمە سەرکەوی بڕوە شوێنی وەکو زۆر کەس باسی کردووە تەوالەتی مناڵان کە زۆر مناڵ تەحمل ناکات پەنجەرەیەکی بچووکی هەیە ژوورێکی تاریکی هەیە هەر مناڵەکە خۆی تۆقەتیایە ئیتر ئەمە ئامادەکاری ژووری تاکە کەسی لە سجنەکانە لە ژووری تاکە کەسی سجنە بەڵێ چۆن ئەمە ئەبێ دەستکارێکی تەواوی بینای خوێندن بکرێ هەرچەند ناکرێ ئەمانە چەند ساڵە لەم شارەیە چەند بینای خوێندن دروستکراوە سەرمایهدارێک بۆ ئەوەی باج و زەریبەی لە نەسەرنەچێ مەکتەبێک ئەکاتەوە دوو مەکتەبەکاتەوە مزگەوتە یەکاتەوە بەڵام لەسەر مواسەفات و دیزایانی سەردەم نییە ئەبێ ئەمانە بە هەمووی بەخواچوونەوە و بە دیسپلینتر بکرێتە بەڕاستی لەبەر ئەوە لەو ئەوەی کە کراوە مامەسار دڵسۆزی خوای کات مامەساکان باگە کات جەدۆلێکیان بۆ دائانێ ئەوە لە فڵان شوت فڵان بەڵام ئەو قوتابیە تا چەند ئاسوودەیە من لێرەوە داوا لە هەموو مامەسایانی خۆشەویستەکەم وەکو حکومەتکەم تەرخەم بووە وەکو زیندانی بۆ مامەسا و مناڵان دروست کردووە با ئێمە بتوانین ئەو زیندانە بە ڕوحێکی پاک و بە هەستێکی نەزیهانەوە پڕیکەین لە جوانی پڕیکەین لە خۆشەویستی پڕیکەین لە هاوکاری ئەگەر مامەسا ئەمە نەکات دەست لەوە پشۆ لە سیستەمی خوێندن و ئەمانە اینجا ئەو لیژانەی کە لە پەروەردەیە هەیە لیژنەی خوێن دەرەکی هەیە هەڵسەنگانی دەرەکی کە من پێم ئای بەشتێکی زۆر ناشرینەوەی کە جەناوە باسی کرد مشریفێک سێ مشریڤیان لە ئەچن لە تەنکی سەربانەوە سیرەکەن کاکە ئێمە تەنکی سەربانی چی ئێمە تەنکیەکانی دڵمان گیراوە
ئێمە سۆمایی چاوانمان نابینێ تۆ تەنکی سەربانی چیم بۆ سەیرەکەی کاکی خۆم تەنەکەی خۆڵی چیم بۆ سەیرەکەی وەرە سیستەمێکی جوانی پەروەردەیی هاوچەرخم بۆ دانێ نەک لە مانگە لە ساڵەکە دوو ڕۆژەی لە قوتابخانەکە ئەمێنیتەوە ئەمرکەی بەسەر خەڵکە فلان کە زوابکە خۆی من حرمەتم بۆ ئەو حەق لە هەیە کە ناوی شافە زۆر بایان ڕەفیق من هەر خۆی تەمەڵخانەیە ئیشراف لە دنیای کاک داناوان نییە بۆی کە ئەکرێ بێ ساڵانە مامەسا پرۆژە هەبێ بەو مەکتەبانەی بەریەکەوێت ئەبێ یەک دنیا تەرحی هەبێ یەک دنیا بە دواداچوونی هەبێ لەگەڵ مامۆساکانە هاوڕێکی باش بێ ئەم یە ڕەقیب و چاودێرە بە سەریانەوە کە مشریفەکەی کوا دەفتەری پلانەکەت چێک کاکەواز دەشتانە بێن یعنی پەروەردەی هاوچەرخ بەمانە ناچێت لە پێش بەڕاستی هەموو مامۆسا پلانی خۆی پێویستە مامۆسا لە لایەنی بینا و ئامادەکاری بیناکانی خوێندنەوە ئەی بابەتە منهەجیەکان چی ئەی خوێندکارێکە دەست پێکە بەڕاستیانی بینیمان چەند ساڵی ڕابردوو کۆڕۆنا و ئیتر نەبوونی موچە ئەوانە هێندە کاریگەری قسە سەرتەلە بە بینیمان یعنی ڕێژێکی زۆر کەوتومان هەیە لەم ساڵانی دواییە دادەجان ئەوانە هەمووی فاکتەر من دوێنێ وتارێک بڵاو کردێتەوە لە هێنەکانە باسی ئەوواکەم ئەرک و ماڵ لە تەرازی بایکۆت و ناڕزاییتەوە عینوانی وتارەکەی ئێمە لەم کۆمەلگای ئێمە کێشەمان گرفتمان زۆر زۆرە بەڵام ئەو گرفتانە تەنیا بە مامەسا چارەسەر ناکرێت کاکدانە ئەبێ حکوومەت دەست بگرێ بەشەکەی خۆیەوە کە بەریەکەوێت کە زۆرینەیە لەبەر ئەوە بایکۆت دێتە پێشەوە ناڕەزایەتێتە پێشەوە منهەجی خوێندن وەکوی جەنابەت باسی کرد وەکو پێویست نییە ناتوان معقولیەتی تیانێ مناڵێک لە پۆلی یەکی سەرەتایی لە بناڕەتی یان ئەتا چواری بناڕەتی هەموو منهەجت سێ کتێب دوو کتێبی گەورەی هەیە ئەبێ حەماڵە کتێبەکانی بۆ هەڵگرێ کە ئەمە لە وڵاتانە کتێب هەر نییە بۆ مناڵ بیبات و بێنێ لە ناو خوێندنگەکەیە بیئەیەکی وا دروست کراوە ئەو فترەی کە لەوێ ئەمێنێتەوە کاتێکی زۆریشە هەتا نزیکی عەسر دوای عەسر ئەمانەیە ئەو مناڵە فێری هەموو شتێکرێ یاری ئەکات خواردن ئەخوات بە ئیسراحەتی خۆی بە شوێنێکی زۆر ئارام و ئەمین و خۆشنود ئەبینێتەوە کە مناڵ ئەمەی بۆ ڕەخسا بۆی گونجا تۆ چی ئەەکەی لەگەڵ ئەوەیە ڕسکانێکی دەرونی بۆ ڕەخسێن مامەسا هەر ئەوە ئاکات مامەسای باش ئەوەیە خۆی بگونجێن لەگەڵ ئەوەیە بەڵام من پێم باشە لەگەڵ ئەو هەموو کەم و کورتیانەشە مامەسایان ئیشی خوانەکەن بەڵام بەتەنیا بە مامەسا ناکرێت زۆر باش لەسەرەوەی کاڵێ مامۆسان ئیشی خوانەکەن لەسەر دوا بڕیاری مامۆستایان وەزم دوێنێ کۆنگرێکی ڕۆژنامە نووسیشتان هەبوو دوا بڕیاری مامۆسایان چی ئایا سیانزەی مانگ دەریا قوتابخانەکانەکەنەوە بەردەوامە بن لەسەر وانە خوێندن و دەرزوتنەوە بە قوتابی و منداڵەکان یان ئەوەی کە حەقی خۆتانە پێتان نەدراوە لە بەرامبەر ئەوە بایکۆتەکەن و دەرگای قوتابخانەکان ناکەنەوە کاکدانە ئەوەی دوێنێ بڕاردراوە بڵێن دەستەیەک لە مامەسایان کە بە نوێنەرایەتی مامەسایان من لە مامەسانی ناڕازیان نیم چونکە من هەر وشەکەم پێ قبوڵ نییە کەس نییە ڕازی بێت تاومە ناڕازیرانی لەبەرەوە کەس خۆی جارەکاتەوە بڵێ ئەمە ناڕازیە ئەمە ڕازیە تەنها ئەوانە ڕازین کە سەر بەم دەسەڵاتن هەندێک لە بەڕێوەبەری قوتابخانەکان بە پێی ئەمری کۆمیتە و لقەکان کارەکەن فشار لە مامەسا ئەکەن وا بکەن ئەوانیش ناتوانم بکەن کە بە مامەسا ئەڵێ وەرە دەوام بکە ئەڵێ بەچی بم پارەم پێ نییە پارەم پێ نەبی کە بەنزینی ئۆتۆمبیلەکەم ناتوانم بێم ڕێگام دوورە مدیر مەکتەبیش ناتوانێت ئەوە بکە ئەو من عەرزم کردی پێش کاکدانە ئەکەوێتە ڕیارێکی هەماهەنگی هاوبەش مامۆستایان و فەرمانبەران قەت بۆ تێنەکەونەمە کوردایەتی و ئەم شتانە و قسانە کۆن بوو تیاچوونیانی میلەت بەوە هەراسان بوو 32 ساڵە کورد وێرانەکەن هەست و نەسمان ئەبڕن هەموو شتێکمان داگیرەکەن ینی زەوی ڕوکن نەمانەی بن بۆ خۆیان مارکێت نەمانەیکەنەوە گرد نەما وێلەکانی تیانەکەن لەبەرەوە ئەو مەسەلەی کوردایەتی و شتە بۆ کەسی باز نەکەن کەس بڕوان پێ نەکات ئەگەر فشارەکەن خۆیان داوای مافی خۆیان بکەن بە مەدەنیە بە هەر شتێکە بیکەن اینجا بەڕاستی من نازانم کاکدانە بڕیاری ئەوە بەم مامۆسایان دەوام ئەکەنەوە یان نایکەنەوە ئەوە ئەکەوێتە سەر هەلوو مەرجەکە ئایا مامۆسایان بڕیاریان ناوە لەگەڵ ویست و خواست و داواکارەکانی خۆیان بەردەوام بن و نەچنە ژێرباری ئەم دەسەڵاتە ستەمکارە ئەگەر ئەشرن مناڵەکان گوناحن مامەساش گوناحە مامەساش مناڵی هەیە کە سوکاری ئەو خەڵکە هەمووی گوناحە لەبەر ئەوە
ئەو قسێش پولێکی قەڵب دوو لە ڕوو جەنابتان نایکات بڵێ وەڵا ئەمە خاتری مناڵی خەڵک کاکە ئەو مامەسا ئینسانە لەبەر ئەو ئینسانە گۆشت و خوێنە هەست و سۆزی هەیە ئەگەر ئەیکەنەوە خۆیان من نازانم بەڕاستی وەکو عەرزم کردی ئەگەر کۆبڕیارێک بن هەمویان نەیکەنەوە فشارێ لەم دەسەڵاتە بکەن ئەویش بەتەنیا لە سێمانینە ڕاستە سێمانی شارێکی گەورەیە و کاریگەری خۆی هەیە بەڵام پێویستە لە دووهۆک و هەولێری ژەمە بکرێ ئەگەر ئەمە کرا باشتر ئەگەر نەشکرا پێویستە حکوومەت بە پەلا با ئەو ئینەش دانێن ئەو احتیمانش دانێن حکوومەت ئەم حکوومەتە بەسەرچووە حکوومەتە کارتۆنێکە هەیە هەر خەریکی خۆیانن پێویستە بە پەلە بیر لەوە بکاتەوە موچەیە دوو موچە بە مامەسا ئەگەر ئەمان جێبەجێ کرد بۆچی ناقیچێکە بە مامەسا بچێتەوە قوتابخانە کارەکانی خۆی بەباشی بکە بە دەرونێکی ئارامەوە پێشوازی لە مناڵام بکە من تەمەنا ئەەکەم ئەوە بکرێ بەڕاستی مامۆستا بەڕاستیانی من دڵم ئێشەکە بێنم جیاوازیەکی زۆر هەیە خەریکە جۆرەك لە چینایەتیش دروستەکەن لە نێوان خوێن ئەهلیەکان و خوێن حکوومیەکان بۆچی منداڵێک بەدڵێکی ئاسوودەوە ئەتوانێت بچێتە ئەو ناوەندە خوێندنی کە ئامادەکارێکی باش کراوە بۆ ساڵی خوێندن لە پەنایە منداڵێک کە توانای ئەوەنی ئەو بڕە پارەیە بەرێ باتیعنی ئەو هەموو گرفتەی بۆ دروستە بێ ئیتر مامۆساکەی نایەتەوە بە هەمان شێوە خۆی ناتوانێت وەکو پێویست بڕوات بۆ قوتابخانە ئەم جیاوازیت بەکوێمانەگەێنێ دادەجان ئەم جیاوازیە خۆیان دروستیان کردووە مناڵی گەڕەکە فەقیرەکان و خەڵکی داما و ناچێتە خوێندنە ئەهلیەکان ئەوەی ساڵی بە چەند ملیۆنێک داوامەکە چێ ئەمان کردوتەوە بۆ مناڵی خۆیان بۆ ئەوەی مناڵەکانی خۆیان بایکۆ دەبێش نانگرێتەوە هەر شتێکە بێنە پاران هەیە یان بەڵام باش پێوەڵم لە هەڵسەنگانە ئەم ساڵش دەرکەوت لە هەڵسەنگانە من ڕێزمەیە هەتاوەکو ئێستاش تا ئێستا لە هەڵسەنگانە دەرکەوتووە خوێندنگەی حکومی زۆر باشترە لە ئاهلی لە ڕووی مەفاهیمەوە لە ڕووی تێگەیشتنەوە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی هێنانی نمرەوە لە ڕووی ئاستەوە لە ڕووی هەڵسەنگانی هەمەوە لە ڕووی زمانی دایکەوە خوێندنگە ئاهلیەکان گرنگی نادەم بە زمانی دایک زمانی دایک ئێمە نالی و مەحوی و سەدان مامۆستای ئاینی لە مزگەوتەکانە هاتوون خەڵکیان فێری خەنەواری کردووە ئەمانە ئایانەوێ بڵێ زمانی کوردی ناخوێن زمانی دەرەجە دووە کاکە لە دنیای شتوانە بڕۆ مێژووی هەموو ئەوروپا هەموو دنیا بخوێنەرەوە کە ئاچی بە وڵاتێک تا زمانەکان فێر نەبی لەجوء نایەتێ ئیقامەت نایەتێ لای ئێمە مناڵەکانی خوان هەموو مناڵی کورد فێری ئینگلیزیەکەن بەڵام نابێ کوردی بزانێ من چوومە پار داوەت کراوم بۆ کۆڕێکی ئەدەبی کە مناڵ کتێبیان دەرکرد بوو شوێنەکە ناڵم 12 مناڵ کتێبیان نووسیوە هەر 12 بە ئینگلیزی قسانە کرد کە هاتە سەرەوەی ئەمامە بە کوردی بەمان شەرحکە کوردی نازانێ ئێگو من نازان بە یان بە کۆڵێ کارەسات نییە منال کوردی نەزانێ لە ئاخیرا وتیان مامەسا چیت هەیە وتم وەڵا قسەم زۆرە چوومە سەر ستەیجەکە وتم داواتان لە یەکەم دایکان و باوکان بەسە ئەمە چۆنە بێ مناڵ زمانی دایکی نەزانێ یعنی چۆن شتی وایە تۆ کە لە دایکە بێ مناڵەکە فێری دایە و بابا ئەبێ و فێری ئەم شتانابێک ئەچیتە بازار مامەڵەیەکی زمانی دایکەکەی ناکرێ ئەم مناڵە زمانی خۆی نەزانێ خوێندنگە ئەهلیەکان ئەوواکەن ئێستا ڕێکلامێکی یەکرێ وت فێربوون بە زمانی ئینگلیزی کاکە ئەمە شوورەیە ئەبێ بڵێ زمانی کوردی پێش هەموو شتێک شاعیرێکەڵێ گەوهەر بڕێژە لەسەر سەحیفە نووسین بێ کوردی خەسار و حیفە ناکرێ ئێمە سەدان شاعیر و سەدان نووسەرمان سەدان کەسمان قوربانیەوە بۆ زمانی ئێستا بین بیکەینە زمانی سێهەم و چوارەم نابێ ئەوە لەبەرەوە ئەو جیاوازیە کە کراوە خۆیان شوقەکانیان دروست کردووە بۆ خۆیان بۆ پارەی خۆیان خەڵگە بێ هەتا شوقەیەک ئەکرای بێت تا ئەمرێت کرێکی ئەوان بێ ئەمە خەدەماتە ئەمە قیسی مانگانەیە هەموو مانگێک من کرێچیم لە شوێنەکە مانگی 300,000 ڕەفیقێکم شوقەیەکی کڕیەوە مانگی 400 دلارەیە هەتا 10 ساڵی کە ئەبێ وابێ لەبەرەوە ئەم جیاوازی کۆمەڵایەتیە لە ڕووی ئابووریەوە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەمان دروستیان کردووە بە ئەنقاست کۆمەلگای کوردیان دابڕیوە لە یەکتر جاران ئێمە ئەماوە سیلێ ڕەحمیان نەهێشت تێکیان شکاند هیچ شتێکی باشیان نەهێشتووە زۆر باشە زۆر بەڕێز مامۆستا ڕۆڤالانی سوپاس بۆی کە لەم تەوەرەیە لەگەڵمان بوویت و وەڵامی پرسیارەکانی ئێمە دایەوە سوپاس بۆ ئێوەش حەزمەکە زیاتر قسەمان کردای ئینشەڵا بۆ کاتێکی ئینشەڵا بۆ کاتێکی